برای بەڕێزم ئێمە وەکو کارگەکانی بیتوێن و بە تایبەتی حوزی بیتوێن ئامادەین ئەگەر لە ماوەیەکی حکوومەت بە دوای داواکاریەکانمانەوەنەیە ئامادەین مەعمەلەکانمان دابخەین چونکە هیچ ئەوەیەک نەماوە بۆ ئێمە بەعامل کار و کاسبی نەماوە ئیشەکانمان کارە کاسبی ئێمە لەگەڵ دۆلار زەربەیەکی زۆرمان وێکەوتووە بەنسبەت دۆلار و دینارەوە بەنسبەت ئەوەیەوە لە حوزی بیتوێن ئێمە هەر کولی مەعمەلێک مانگانە 1000 تەن چیمەتۆی تاسروجە بەکاردێنێ گاسن تەنی بە 71 دۆلارە چیمەتۆی ئێرانی بە 40 دلار 45 دلار دەگاتە دەستمان بەس حکوومەتی هەرێمی کوردستان هیچ ئینتیمامێک بە کەرتی تایبەت نادێ ئێمە زەریبە ئەدەین زەریبە ساڵانە دەین کارەبا مانجی ملیۆنیەکمان بۆ دێتەوە حەقی بیمەی کرێکار لێرە سەری بەبن کابیسێکەوێ حکوومەت ئامادەنی یەک تاکە دیاری بۆ سەر بکە باجێکی زۆر شارەوانیمان هەیە ئێستا باجێش کەشیان خستوینە سەرێ زەریبە لە ڕانیە قەزایە لە نعەیە چواقڕە زەریبێشکەیان بۆ ناردوین یعنی ئێمە نازانین هانە حکوومەت لەگەڵ ئێمە سێ بەش بۆ حکوومەتە بەشێک بۆ ئیسفادەی کارگەکانە ئەوەندەشیان نێش تەنی چیمەتۆ لە ناخۆ کەرتی تایبەت چۆن ئیسفادە دەکات تۆ لە ناخۆ دەبێ یارمەتی کەرتی تایبەت دەی نەمەکانت بۆ حیسابی مەکانت بۆ دابین دەکات نە گازت بۆ دابین دەکات نە ڕۆنت بۆ دابین دەکات یعنی هیچ ئینتیمامێک بە کەرتی تایبەت نادا 25 کرێکار ئەتۆ هەر کرێکارە ئەوجا بێزگە لەوەی ئەوەی دیێتەکرد من سارەیە ئیسفادە لێ دەکات سەفتە چیە ئەوەی کرێکاری سەفتەکردنەکەیەتی زیاتر لە 30 ماڵ 40 ماڵ بێ کار و کاسبی دەمێنێتەوە هەرچی حکوومەت دەبێ کەرتی تایبەت ببژێنێتەوە ئینتیمامی پێ بدا چۆن ئێستا دەیانەوێ کەرتی جوتیاری و فەلاعەت ئینتیمام پێ بدەن بابە نەوت سەرچاوەیەکە بەس سەرچاوەکە ئەتۆ دەبێت کەرتی تایبەت ببژێنیەوە ئەو جار ئیسفادەی لە ینی داهات زیاتر دەکرد لە ناخۆ ئێمە ئیشەکەمان بۆ ناخۆیە پارە دەڕۆ بۆ ئیشەکانمان بۆ ناخۆ دەڕۆ بلۆ کوشتەکانمان دێتەوە ناوخۆ ئێمە دەستەوە پارەیمە بۆ دەرەوە نییە خۆ ئەوە نییە هاوردەکەین ئێمە چیمەتۆ لە ناوخۆمانە تەنی سیمەتۆی 30 دلار 35 دلار گرانترە لە دەرەوە زەختێک کاتە سەر و مەعمەلانە هەرزانی کە بیکا بە دینار ئێمە حملەمان دینارە ئەمە بە دینار دەیفرۆشم بە دۆلار دەکردمەوە یعنی زەربەیەکی کولی مەعمەلێک 25 بۆ 20 ملیۆن دینار زەربەی وێکەوتووە لەوێ زیاتر لە 3000 کرێکاری لێرە لەو مەعمەلانەیش دەکات ئەگەر بێت و حکوومەت بەهانای سامەعمەلەکانەوە نییە ینی چەمەتۆی هەرزان نەکە یان نێڵێت چەمەتۆی ئێرانی داخڵ بێ ئەوە مەعمەلەکان هەموو دادەخرێن و ئێمەش زەرەتمەند دەبین دەیە بچینەوە ماڵێ ئەو خەڵکە هەم بۆ ئیش دەبێت دابۆیە داوا لە حکوومەت دەکەم ئەگەر بێت و یان چەمەتۆی ناوخۆ کاتە پارە هەرزانی کە لەسەر کارگەکان وەڵڵی یەکیشی کەمان نیە دەبێت ڕێک بڕۆینەوە ماڵە دانیشین و چاو لە ڕەحمی خۆی گەورە بکەین یعنی ئەگەوا بڕوە بە دوو هەفتەیکە چواردەوری مەعمەلەکەی کەپس دەبێ ئەو دەمی ئەمەش دێ بڕۆینەوە ماڵێت چونکە ئەگە بازار نەبێ بلوگ ناڕوە ئەگە بلیش نەڕوە ناچارە کارگەکان مەعمەلەکان داخەن و ئێمەش بۆ ماڵێ ناوەڵای برای من تا ئێستا حکوومەت بیمەی لە سەعبکارگەکان وەردەگرێ بۆ ئەوەی کە کرێکارێک خوانەخواستە بەرکابیسێکە یان سەقەت بێ شوێنێکی سەقەت بێ بۆی موچێکی بۆ سەر بکەن تا چا دەبیان ئەگە خانە نشین بکرێ بۆ نمونە بەس برای من تا ئێستا حکوومەت ئاوڕی لە کرێکاری نەداتەوە برایەکی خۆم بەرکابیسەی کەوت لە مەعمەلێکی پشت خۆمان ئەمرێ خۆی کرد هەستاین معاملاتمان بۆ کرد 500,000 لێ ساندین ئەو دایرە بەنایەوەیە کە گویا ئەو معاملاتی تەسلیمکەن و موچێشی بۆ دەبڕینەوە بۆ داخ و بابی تێگەش یان بۆ کەسوکارەکەمان تا جوابیان نەداینەوە کتیان وەڵا برا ناکرێ 500,000کەشیان لێ وەرگتین جا بۆ ئەمیش پار دەستم بەر کابیسەی کەوت حکوومەت ینی هیچ بەهانای کرێکاریەوە نایە دوو مانگان لە ماڵە بووم لە سەرجێی ینی ئاوڕی لێ نەداینەوە ئەی بیمەی بۆ وەردەگری حکوومەتی هەرێمی کوردستان ئەگە بێت و بیمەی وەرگری دێ بۆ کرێکارەکەش سەرف بکەیت ئەم برایەکەم بەر کابیسەی کەوت ئەمرێ خۆی کرد ئەی نەدەبوو معاملاتەکەمان تەسلیمکرد نەدەبوو جوابمان دەنەوە پارەکەشتان لێستاندین و بۆیە 500,000کەشتان لێستاندین و دواتریش 500,000کەش ڕۆی و معاملاتەکەش هیچ نەخرا بواری جێبەجێکردنەوە ینی دابۆیە داواکارم لە حکوومەت ئەگەر بێت و بیمەی وەردەگرێ بە ئاڕژ لە کرێکاری فەقیر بداتەوە
بە بەڕێستان ڕدەگەێنین کە 39 پرۆژەمان هەن پرۆژەی کارگەی بلوک و بیهارتۆن و ئەوانەی هاوشێوەکانیانن کە لە بەڕۆراتەکەمان تۆمار کراون تاکو ئێستا ڕێژەکانیان 39 پرۆژەن بەڵام 8 پرۆژیان مامەڵی یاسایی و دروستیان بۆ کراوە ئەوانەی کە وەکڵێ بە تەزاوز کراون و مامەڵی یاساییان بۆ نەکراوە بەڵام هەر لەم بەروارەدا ئەمڕۆ وەزارەتی دارایی و ئابووری بە بڕیاری ژمارە 50 بڕیار دراوە کە هەموو ئەو پرۆژانە بکرێن یاسایی ئەمەش مژدەیەکی دڵخۆشکەرە بەو خاوەن پرۆژانەی کە بتوانن لە چوارچەوەی ئەو ڕێنمایانەی کە وەزارەت دەریکردن بتوانن پرۆژەکانیان بکەنە یاسایی و ئێمەش وەکو بەڕێوەتیمان زۆرترین کار ئاسانی و هاوکاریانە بین بۆ جێبەجێکردنی ئەو ڕێنمایانەی کە وەزارەتمان دەریکردن بۆ بە یاساییکردنی پرۆژەکانیان